با دوایین هەواڵ سەبارەت بە موچەی مانجی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان دەست پێ دەکەم. ژمارەکانی زووم دەڵێن ئەمڕۆ 45 ڕۆژە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە. هەروەها 10 ڕۆژە فەرمانبەرانی عێراق هەمویان موچەی مانجی چواری خۆیان خستۆتە گیرفانیان و موچەیان وەرگرتووە. ئەمە لە کاتێکدا ئاوا شێخ جەناب وەزیری دارایی هەرێمی کوردستان لە ڕۆژی 3 مانجی شوباتی ئەمساڵ گوتی موچە بۆ ئەمساڵ کێشەکەی چارەسەر کراوە و هیوادارم ئیدی موچە نەبێت بە هەواڵی میدیاکان. هەرسەبارەت بە موچە ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەیە. کۆبوونەوەکە 2 ڕۆژ پێش خراوە. ڕۆژانی سێشەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوە ئەنجام دەدات، بەڵام ڕۆژی هەفتەی مانگ لووتکەی کۆمکاری عەرەبی لە بەغداد بەڕێوە دەچێت بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا 2 ڕۆژ کۆبوونەوەکەی هەفتانەی پێش بخات. کۆبوونەوەکە تایبەت دەبێت بە ئامادەکاریەکانی عێراق و بەغداد بۆ پێشوازیکردن لە شاندەکان و بەڕێوەبردننی لووتکەیەکی سەرکەوتوی عەرەبی کە بڕیاروای هەفتەی مانگ دەست پێ بکات. هەرچەندە بابەتی موچە تەوەری کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق نییە، بەڵام دەکرێت لە کۆبوونەوەی ئەمڕۆدا بەشێک لە وەزیرە کوردەکان داوای موچەی مانجی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان لە سوودانی بکەن. سوودانیش ڕاستەوخۆ طەیب سامی وەزیری دارایی عێراق ڕابسپێرێت بۆ ئەوەی دەست بە ناردنی تەمویلی موچەی مانجی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان بکات. ڕۆژی سێشەممەی ڕابردوو زووم بڵاوی کردەوە کە وەزارەتی دارایی هەموو ئامادەکاریەکەنی خۆی کردووە بۆ ئەوەی ڕاستەوخۆ لەگەڵ گەیشتنی موچە لیستی موچەی مانجی چوار ڕابگەێنێت. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە زوومیان گوت لە 20 مانگ لیست لێردراوە، 23 مانگ میزان مڕاجعە ئەو داهاتی نانەوتی بۆ مانجی سێ نێردراوە، 28 مانگ مانجی ڕابردوو شاندی تەکنیکی کە لیستی موچەیان بردە بەغدا گەڕانەوە. پاوەڕێن طەیب سامی یعازێک بداتە بەڕێوەبەری ژمێریاری وەزارەتی دارایی بۆ ئەوەی موچەی مانجی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان تەمویل بکات. دوێنێش زۆم دارێکی دیکە بڵاوی کردەوە کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەڵێنێکی سەرپێی لە وەزارەتی دارایی عێراق وەرگرتووە کە تاوەکو ڕۆژی 13 مانگ 2 ڕۆژی دیکە کە سێشەممە دەکات وەزارەتی دارایی عێراق موچەی مانجی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. بۆیە ئەمڕۆ ڕەنگە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئێستا دەستی پێکردووە بابەتی موچەی مانجی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان باز بکرێت و شارێک بکرێت بۆ ئەوەی سوودانی داوا لە طەیب سامی بکات و فەرمانی پێ بکات ئیعاز بداتە بەڕێوەبەری ژمێریاری وەزارەتی دارایی و تەمویلی موچەی مانجی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان کە چووکە هیچ گرفتێک نەماوە، لیستی کێشەیەکی نییە، هیچ کێشەیەکی تەکنیکی لە بەردەم وەزارەتی دارایی هەرێمی کوردستان نەماوە، هیچ پرسیارێکی لەسەر لیستی موچە بەلایەن وەزارەتی دارایی عێراق و لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان نەماوە. بۆیە هەر کاتێک طەیب سامی ڕازی بوو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت ڕاستەوخۆ دەست بە تەمویلکردنی موچە دەکرێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت کە ئێستا لەلایەن وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە لیستیش ئامادەیە. چکە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان گوتوویەتی ڕاستەوخۆ بە تەمویلکردنی موچە بەگەیشتنی پارە بۆ دابەشکردنی موچە دوای کاتژمێر لیستی موچەی مانجی چوار ڕادەگەین. نمێنێت کە هەموو جارێک چاوەڕوانێکی زۆر بۆ ئەوەی خەبەرەکە بکات. موچەخۆرانی هەرێمی کوردستان شایستەی زۆر لەوە زیاتر ماوەیەکی زۆر زۆرە لە 12 ساڵە ئەو معاناتیان کێشاوە. ئەتوانم بۆتان پڕابێن بە خۆشحاڵیەوە بۆ ئیتیفاقی کە ئەم دڵکراوە بە هیمەتی ئەو بەڕێزانی کە ناوم هێنان کۆتایی هات. سادق عوسمان گوتەبێژی یەکێتی خانەنشینانی کوردستان بە زوومی ڕاگەیاند هیچ خانەنشینێک بێ تەواوکردنی تەمەنی 6 ساڵی خانەنشین نەکراوە. ئەو هەواڵانەی ڕەت کردەوە گوایە هەزاران فەرمانبەر دوای تەواوکردنی 59 ساڵی ڕاستەوخۆ لە 6 ساڵیدا خانەنشین کراوە. سادق عوسمان دەڵێت هەموو فەرمانبەرانەی بە گوێرەی ڕێنماییە نوێیەکانی خانەنشینی یەکگرتووی عێراق خانەنشین بوون تەمەنی 6 ساڵیان تەواو کردووە و لە کۆتا ڕۆژی تەمەنی 6 ساڵیدا کاری وەزیفیان جێهێشتووە و خانەنشین کراون. وتەبێژی خانەنشینان گوتیشی ئەمساڵ فەرمانبەرانی لەدایکبووی 1965 خانەنشین دەبن. بۆ نمونە هەر فەرمانبەرێک لەدایکبووی 11 مانجی 5 ساڵی 1965 بێت ئەمڕۆ دوای کۆتاییاتنی دەوام خانەنشین دەبێت، چونکە تەمەنی 6 ساڵی تەواو دەکات و لە بەیانیەوە پێدەنێتە تەمەنی 61 ساڵیەوە.
وەزارەتی پێشمەرگە داوای لە هاوپەیمانان کردووە گۆڕانکاری لە دابەشکردنی هاوکاری ماگانەی هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگە بکرێت و زیاد بکرێت بۆ 500,000 دینار. سەرچاوەیەک لە بەڕێوەبەرایەتی ژمێریاری وەزارەتی پێشمەرگە بە زوومی ڕاگەیاند لە ڕێگەی پرۆژەیەکەوە داوایان لە هاوپەیمانان کردووە ڕەزامەندی بدەن بە ڕاگررتنی هاوکاری دوو فیرقەی سەر بە وەزارەتی پێشمەرگە و ئەو هاوکاریەی بەو دوو فیرقەیە دەدرێت بخرێتە سەر هاوکاری لیواکانی دیکە. سەرچاوەکە ئاماژەی بەوە کرد ئەگەر پێشنیازەکەیان پەسەند بکرێت هاوکاری مانگانەی هاوپەیمانان بۆ هەر پێشمەرگەیەک دەبێتە 500,000 دینار لە کاتێکدا مانجی ڕابردوو 214,000 وەرگرتو. هاوکاری هاوپەیمانان مانگانە بەلیوا و ئەفسەر و فەرمانبەرانی وەزارەتی پێشمەرگە دەدرێت بڕیارە تاوەکو کۆتایی ساڵی 2026 بەردەوام بێت.